بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیانۆدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان بریتە لەوەی کە باسی دەکەین درێژکردنەوەی خولی پەرلەمانی کوردستانە. ئێوەی ئازیز دەتوانە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەوێت پەیوەندیمان پێ بکەن و ڕاوسەرنجی خۆتان لەو بارەوە بخەنە ڕوو. ڕۆژی شەشی مانگی داهاتوو ماوەی یاسایی خولی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت. بۆیە بەشێک لە پەرلەمانتاران بە تایبەت پەرلەمانتاران یەکێتی و پارتی و ژمارەی پەرلەمانتارانی گۆڕان و کەمەنەتەوایەتیەکان کە ژماریان 85 پەرلەمانتارە پرۆژە یاسایەکیان پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە. دەیانەوێت کە پەرلەمانی کوردستان تاوەکو ساڵی 2022 پاییزی کۆتایی ساڵی 2023 درێژ ببێتەوە و هیچ بۆشایەکی یاسایی لەو مودەتەدا دروست نەبێت کە خۆیان ئاماژەیان پێ کردووە. بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاماژە بەوە دەکەن کە یەکێتی و پارتی بە تایبەتی تر نایانێ هەڵبژاردن ئەنجام بدرێت چونکە لە بەرژەوەندی ئەوان دانیە بۆ باز لەوەش دەکەن یەکێتی و پارتی هەر کاتێک ڕێبکەون ئەوان هەڵبژاردن ئەنجام دەدەن واتە پێوەستبوونی ڕێکەوتنەکە دەبێتە مایەوەی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت. وەروها باز لەوەش دەکەن کە لە ساڵی پارە ئەوان لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە وەروها سەرۆکاتی پەرلەماندا کۆبوونەتەوە کە زەمینە سازی بکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن بەڵام پشتگوێ خراوە کە خۆیان ئاماژە بۆ دەکەن دەیانێ هەڵبژاردن بە ئامانجەوە دوا بخرێت. وەروەها باز لەوە دەکەن کە لێکەوتەی زۆ خراپی دەبێت ئەگەر هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دوا بکەوێت. ئەنجامدانی هەڵبژاردن کە هەموو ساڵێک 4 ساڵ جارێک ڕوودەدا لە هەرێمی کوردستاندا لەم 4 ساڵەدا کە هەڵبژاردن دێتەوە پێشەوە دووبارە ئەم گرفتە هەمیشەیە دێتە ئاراوەکە خولی پەرلەمان درێژ بکرێتەوە یاخود هەڵبژاردن دوا بخرێت کە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ نەبوونی یاسا و دەستورێکی تەواوەتی لە هەرێمی کوردستاندا کە دەستورێک دیاری بکات کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت کە ئەمەش بە بەرژەوەندی لایەنەکانی دەسەڵاتە بە تایبەتی یەکێتی و پارتی کە نایانەوێت دەستورێکە بێت و هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. ئەم بابەتی ئەمڕۆمان دەبێت کە ئێوەی ئازی دەتوانن قسە و باسی لەسەر بکەن و ڕاوسەرنجی خۆتان لەو بارەیەوە بخەنە ڕوو. وەروها ڕۆژی ڕابردوو جێنین پلاسخارد نوێنەری نەتۆ یەکگرتوەکان لە عێراق ئاماژی بەوە کرد کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت لێکەوتی زۆر خراپی لێ دەکەوێتەوە و باجێکی قورسی دەبێت بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەم بابەتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە گرنگیەوە سێری ناکەن و بە گرنگیەوە سێری ئەم لێدوانەی نوێنەری نەتۆ یەکگرتوەکان لە عێراق ناکەن و نایانەوێت هەڵبژاردن ئەنجام بدرێت و لە ئێستادا بە کۆی بە واژۆی 85 پەرلەمانتاری یەکێتی و پارتی و بەشێک لە پەرلەمانتارانی گۆڕان و کەمەنەتەوایەتیەکان دەیانەوێت ئەو پرۆژە یاسایە چەند ڕۆژی داهاتوو بچێتە دەنگدانەوە کە هەروەها سیفەتی بە پەلەشی خراوەتە بەردەم بۆی کە لە پەرلەماندا زۆر بەخێرایی ئەم پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت و هەموو ئەو پەرلەمانتارانە و دەنگی لەسەر بدەن کە لە بەرژەوەندی ئەوانە دەبێت. ئێوە یازی دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو کە چه هۆکارێک هەیە کە دەیانێت لە هەرێمی کوردستاندا لایەنەکانی دەسەڵات هەڵبژاردن دوا بخێت و خولی پێنجەمی پەرلەمان درێژ بکرێتەوە نایانێ و هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت کە ئێوەی ئازی دەتوانن ڕاوسەرنجی خۆتانی لەسەر بدەن تاوەکو دێمە لای پەیوەندەکانی ئێوەی ئازیز بەشێک لەو سەرنج و تێبینیانی ئێوە دەخوێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئەم بابەتەتان نووسیوە بانەڕەشی نووسەتی کات درێژ بکرێتەوە و نەکرێتەوە هەروەک ئێستاە هیچ ناگۆڕێت هەموو شتێک گەروەک خۆی دەبێت تەنها ڕوخساری کەسەکان دەگۆڕێت. هەروە ئەیوب ئەحمەدی نووسەتی من دەڵێم چەندیان پێخۆشە بە درێژی بکەنەوە. هەروەها نورەدین نووسەتی حکوومەت پەرلەمانی بۆ خەڵک دانەناوە بۆ خۆی داناوە چۆنی بێت وا دەکات. دەچمە لای پەیوەندەکانی ئەوەی ئازیز یەکەمین پەیوەندی وەردەگرم باوکی محەممەد لە ڕانیە باوکی محەممەد سڵی خوا لێبێ. کاکە دانیار سەلام عەلەیکوم برایەکەم. وعەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵا. کاکە دانیار جان بابەتی درێژکردنەوەی پەرلەمان تەبەن من سەرنجم ێستا بۆ زەما بڕوون دەکەمەوە مە شتێکی عیب و شەرمەزاریە ئەو دەسەڵاتی کە لەسەر حکومە تەمەنی پەرلەمان درێژ دەکاتەوە ئەو دوو مانە دەگێت. یەک مانایەک ئەوە دەگەێنی کە ئەو حزبەی دەسەڵات دیکتاتۆرە ڕێگە بە پەرلەمانێکی تری شەرعی دیموکراسی
نادا کە خەڵک دەیەوێ ئەو دەسەڵاتە بگۆڕێ بۆ دەسەڵاتێکی تر. دوو ئەوە دەگەێنێت کە ئەو دەسەڵاتی لەسەر حکومەتی باشی نەکرد بۆ خەڵکەکە لە خۆی ڕازیکاتنی دەترسێ لە هەڵبژارنێکی نوێ. کاکە دانیار بەڕاستی تێورێ مێژووی پەرلەمان لە هەرێمی کوردستان مێژوێکی زۆر ڕەش و تاڵ و ناشیرینە. چی وەکو پرۆسەی هەڵبژارنەکەی چ وەکو ئەدای پەرلەمانەکەی طبعا ئەو قسەیە پەرژین بێ بۆ ئەندام پەرلەمانە ئۆپۆزیسیۆنەکان. من بەبەستم ئەو ئەندام پەرلەمانانەیە کەوا زۆرینە لە ناو پەرلەمان و بە تایبەت سەر بە جودحیزبی دەسەڵاتن بە دەرەژایی تەمەنی 31 ساڵی حکوومەتی کوردیدا. کاکە دانیار من دەمەوێت ئەو قسەیە بکەم لەسەر پەرلەمان. بەڕاستی پەرلەمان شوێنێکە بۆ دوو بابەت: یەک یاسادانان، دوو مڕاقەبەکردنی حکوومەت لەسەر ئەدای ئەو حکوومەتە. یعنی پێویستە بەڕاستی هەر کەسێک لەمە دووە خۆی هەڵدەبژێرێ لە بۆ پەرلەمان ئەو دەسەر بە ئۆپۆزیسیۆنە یاخود سەر بە دەسەڵاتە. بەڕاستی کاکە دانیار پێویستە مواسەفاتی ئەندام پەرلەمانێتی تێدا بیتن. بەڕاستی پێ دڵێن پێویستە ئەندام پەرلەمان بە هیچ شێوەیە بۆنی حیزبی لێ نێنێتن. من وەکو تاکەچی کورد بەڕاستی هەست بە نامرتاحی دەکەم کە لە پەرلەمانی کوردستان ئەندامێکی پەرلەمان هەر دەستی قسە دەکا من یەکسەر دەزانم ئەوە یەکگرتووە یان کۆمەڵە یان نەوەی نوێیە. ئەو جا ئەندام پەرلەمانێکی یەکێتی و پارتی و گۆڕان و ئەوانەی تری کە نازانم کەمینەکانە چێکە قسان دەکا من لە ئەسنا قسەکردن هەستیان پێ دەکەمەوە سەر بە چ حیزبێکە. کاکە دانیار ئەو قسەی من ئەگەر ئەندام پەرلەمانێک تۆزێک نیشتیمانی بێ ئەو قسەیە زۆر زۆر گەورەیە. ئەوە بەردێکی گەورەیە من پێیاندا دەدەم کە من یەکسەر دەزانم تۆ چ حیزبێکی کەواتە ئەوە بۆ کێشەی من نەچۆتە ناو پەرلەمان. ئەوە بۆەوە نەچۆتە ناو پەرلەمان خزمەت گوزاریەکانی سەرەتایی و کۆتایی من داوا بکات کێشە و قەیرانەکانی من لەوێ چارەسەر بکە. ئەوە چووە لەوێ مەرانی حیزبی جێبەجێکاتن. ئەوە چووە لەوێ وەکو کۆیلەیەک و وەکو عەبدێک لە مەقەڕەکەی و لە بابرین سەروی خۆیەوە چی پێگوتراوە ئەوە جێبەجێکات. ڕێگە بدەین بە هاوڕێیان دیکەش زۆر باشە. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم. کاک عەبدوڕەحمان یان سڵاوی خوات لێبێ. کاکە ئەسسەلام عەلەیکوم لەسەر پای کادرانی بیستەران و جەنابێت. وعەلەیکە سەلام کاک عەبدوڕەحمان گیان. ئەستاد دانیال جارێ پێش هەموو شتێک موتەی هەرێم 900 ملیارد دینارە. هەر یەک ڕۆژ ئەگەر دوا بخرێ 900 ملیارد دینار چلك سبش هذا شيء في الرئيس نابتان أويه زور بكورت مختصري خرتين كل برلمان كمان يدريش يعني هو كل بينزما كل نية بيدريش كردنوي كمان برا فرعدي معناه ويا زور بكورتي زور بمختصري معناه ندس هلاد لبو بدس هناني دس كوتي زياتر أو تعليق كيمن بكورتي بس يخدم جيلي على أساس الروجة قدي أو أنا لصر جادر هذا شيء أسرين أقر لقل من دنيات عندك كموا أو أنا باريس راون قوة نية دستي دوانا بقى مسألة عربي جوانش هيا دلي إن سلمت من السبع فلا تطمع في صيده أقل أتواني تخول شير رزقار كي قد نيازي الراو كردني مدى يتر بخوان سپاردن زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمان نابوو. بەڵام زان و خۆشەویستان ئەوەی کە گرنگە بە تایبەتی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە گرنگیەوە دەیبینن وتەکانی نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە عێراق جەنین پلاسخارد کە هۆشداری دایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت لێکەوتەی سیاسی و باجێکی قورسی دەبێت کە ئەمە پێشووتریش بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانی وتۆ کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا کۆبوویەوە ئاماژەی بۆ کرد کە گرنگە هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. لەم پرۆژە یاسایی کە ئەم 85 پەرلەمانتارای پێشکەشیان کردە بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بریتیە لەوەی کە دەیانەوێت خولی
پێنجەمی پەرلەمانی کوردستان تاوەکو وەرزی پاییزی یاسادانانی ساڵی 2023 درێژ بکەنەوە تا لەو مدەتەدا بۆی بۆشایی یاسایی دروستنەوێت کە خۆیان ئاماژەی پێ دەکەن. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک مەحموود لە هەولێر. کاک مەحموود گیان سڵای خوا لەبێ لە دووە. کاک مەحموود سڵای خوا لەبێ بەداخەوە مامۆستاکەم گیان بەداخەوە ئەمە درێژکردنی مدەی پەرلەمانی ئەمە جێ ناڕازیە، ئەمە دژی دیموکراتیەتە، ئەمە دژی ئازادیەتە. لازم انتخابات لە کاتی خۆدا بێتەکردنەوە لە کاتی خۆدا لە وڵاتی ئەوروپیەکان لە ئەوەی مەسەڵەن مانگی داهاتوو انتخابات دەکات، خەڵی زۆر بە کەیف و بە خۆشی پێشوازی دەکات. ئەمە زۆر بە حیزبەڵە ساڵەدارەکانی زۆر تۆسی لەناو دڵاکێدایە، چونکو ئەم دەسەڵاتە زۆرداری لە ئەم ملەتەیە کردووە. ئەمەژی مماطلە دەکاتەوە چونکو ترس هەیە کە ئەو لە دەنگ نەئێتەوە کە ملەتەکە ئینتقام دەکات بە ئسلوبی ئینتخاباتەکەی مامۆستاکەم. بەڵێ کاک مەحموود تۆ بۆ پێت وایە بۆچی لایەنەکانی دەسەڵات و بە دیاریکراوی یەکێتی و پارتی لە هەڵبژاردنەکان دەترسن وەک لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاماژەی پێ دەکەن؟ ینی ئەوان وا دەڵێن خەمیانە لە هەڵبژاردندا، ینی نایانەوێ هەڵبژاردن ئەنجام بدرێت. ینی بۆچی نایانەوێ هەڵبژاردن دەرەوی کوردستاندا ئەنجام بدرێت وە دوای دەخەن؟ وڵی ئەو سەبەبەکەی ئەترسێت زۆر داری زۆر کردووە. وأما أزالت أمد صلاة أزالت أجر مؤللين أوفيسيونا كان بانتخابات بكتوا نلا جاري مثلا وازنا كان بدلوكي انتخابات البرلمان أو إذا فشل إتوا فشل وهروها أجر مثلا المتحدة تدخل بكتوا لا انتخابات أو مراقب بدل مراقب الأساس صندوق كان أو ده كشف بتوا أم دصارة تزوير ذكرتوا أو دنجي ده دصارة كان ذكرتوا أو دنجي معارضي زور هروها من لا قصايك لا خسابيتا بداخل كبجدنا يقولون لو كاتي خدا معارضة ولا صار دوزارنا لسبنيا وشيروان ظلم بداخل يقولون لا تشوفوا إلا بالحضن بارتي شوتي ده بداخل يعني أم بجدنا ولا زور كاس أماني هبوا لسه بجدنا يقول بداخل أو خيبة أمن لابو أم وراء دوس كانوا لابو أمن لا تكلم زۆر ڕاستە. زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دۆکەوە لەگەڵمانە بوو. بەڵازان و خۆشەویستان لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا 15 پەرلەمانتار واژۆیان کۆکردەوە بۆ درێژکردنەوەی وادەی خولی پەرلەمانی کوردستان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی و کاتی ساڵی 2013 بەڵام لەم خولەدا 85 پەرلەمانتار واژۆیان کۆکردوتەوە کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە بۆ ماوەی نزیکەی ساڵێک و 4 مانگێک کە بە بەراورد بە هەڵبژاردننی ساڵی 2013 ژمارەی پەرلەمانتارەکان کە ئەوانەی دەیانەوێت درێژ بکرێتەوە زیادی کردووە لە هەڵبژاردنەکانی لە خولی پەرلەمانی ساڵی 2009 وهروەها 2013 2017 هەموو ئەمانە لە ڕێگەی پەرلەمانەوە ماوەی یاسایی پەرلەمان درێژ کراوەتەوە. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک محەممەد لە چەمچەماڵ وەردەگرم. کاک محەممەد سڵای خوا لێبێ. السلام عليكم برای جوانەکە. وعليكم السلام سەرچاومان. بەڕێزی برای گەورەی کاکە مەسەلەی پەرلەمان. بەڵێ. پەرلەمان با هەموو مەعارەزەکانی یەک بن، هەموویان بایکۆت بکەن. بەڵێ. ئەوە وڵاتە دڵهێزەکانیش خۆتان ئاگاتان لێیە. هەموو خەڵکێک ئاگای لێیە کە هەڕەشە لە زولمی زەرد و سەوزەکە. بەس خەریکیشە تۆزێ خەریکە خەڵکی هەولێر تۆزێ خەریکە شایان بکرێتەوە و تستیان بشتێ و خۆپشاردان بکەن و جادە بگرن و ئەوانە. بەس ئێمە هەولێر ئەوتمان جوهۆر لەوانەیە سەرکوت کرابێ ئەو مەتخەکانێکی زاخۆ ئەوانە سەرکوت کرابێ خۆ برا هەولێر ئەنواع حیزبی تایە بۆچی سەرکوت کراوە؟ لە کاتێکدا میلەتێکن بە غیرەت و بە ئەوە ناوبانگیان هەیە بەڕاستی. بەڵێ بەس حەق نییە
پەرلەمانتارەکانی ئێوەش حەقەیە با کۆت بکە یعنی مناڵێکی وەکو شاسوان ڕێزمەیە بۆ مامۆستا عەلی باتیر و چرا عەلی بەهاجیر بۆ ئەوە چیان لەو کەمترێکە با ئەوی نەقیزە بەکاربێنە با ئەوی نەقیزە بەکاربێنە بەڵێ پێت باشە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چی بکەن کاک محەممەد پێت باشە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چی بکەن لە پەرلەمانی کوردستاندا بە تایبەتی لەم پرۆژە یاسایەدا کە منێک دەسەڵاتم نەبێ ئەخشێمەوە کە من ناتوانم قسەیە بکەم ئەی کاک محەممەد تۆ پێت وایە کە دەسەڵاتیان نیە بەشێکی زۆری پەیوەندی بە دەنگنەدانی هاوڵاتیانەوە هەیە لەم دووشتانەدا بەدی دەکرێت ڕەحمە لە دایک و باوکە ئەگەر خەڵکەکەش بزانن ئێوە داکۆچی ئەکەر خەڵکەکەش لەمەدووە ئەچێ بۆ دەنگدان بەس خەڵکەکە احتیمال بۆ وەزعان نادا کە بچێ بۆ دەنگدان بەڵام بۆ نمونە لەم پرۆژە یاسایەدا ئەگەر ژمارەی کورسیەکانی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زیاتر بوونە ینی زۆرێک لەو پرۆژە یاسانی کە لە بەرژەوەندی ئەوەندایە بۆیان نەچوە سەر ڕەحمە لە دایک و باوکە وەڵا وایە کۆ من بەخوا با تێک بڵێم من یەکێتیم بەس من سجی ناعەدالەتیم ئەوەی ناعەدالەت بێ وەڵا لەگەڵیانیم وەڵا ئەوەی دیفاع لەم میلەتە بکە ئێستا کابرایە بێنە دەخوار بەسراوە بەس بڵێ من بەڕاستی نەک وەک ئەمانە بڵێ کوردایەتیەکەم ماڵ و مناڵەکەمی لە پێناوە داعەنم وەختی خۆی دامانە بۆ ئەم وەتە دامان نەنا بەڵێ ئێستا تۆش ناڕازی لەوان تۆش ناڕازی لەو لایەنەی کە خۆت ناڕازیمە تا هەتایە چکم من ئەگەر بەیانی هیچ دوو نەڕێن یەکێتی شتێکم بۆ بکە من بڵێم تەواو ئیتر من ئەما تەواو ئەی مجیرانەکە ئەی برای مسلمانەکە ئەی کورە بابەجان ئەو خەڵکە ئیمانی نییە وەڵڵا بۆیە ئێمە ئەهەمان لێهاتووە زۆر ڕاستە زۆر سپاس دەکەین بۆ بەرنامەکەت و چاو ماچەکەم ئازیزی ئێمەی کاک محەممەدجان زۆر سپاس دەکەین دەچین لای پەیوەندێکی دیکە کاکاوە لە شەقڵاوە وەردەگرین کاکاوە سڵای خوات لێبێ سڵای خواتان لەبێ و کاتتان باش وعەلەیکە سەلام سەر هەردوو چاومان سپاس دەکەم سەلامەتی ئەخوا سەرنجت چییە لەسەر بابەتەکەی ئەمڕۆمان درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان وەڵای بابەتەکەتان زۆر جوانە بەڵام یعنی نازانین باسی چی بکەین یان باسی سەرەتا بکەین یان باسی کۆتایی بکەین یعنی هەر چێک بڵێن تاوانە یعنی هیچ شتێک نازانی باسی چی پەرلەمان بکەین چیکی لێ بخوا هەتا ئێستاکە هیچمان نەبینیوە لە سەرەتاوە تاوەکو ئێستا پێت وایە پەرلەمان لە بەرژەوەندی هاوڵاتیاندا هیچ پرۆژە یاسایەکی دەرکردووە وەڵڵا هیچ شێوێک بە هیچ شێوێک یان هیچ شتێک نەبووە کە جێگای دڵخۆشکردنی خەڵکی بەڕاستی یعنی وەکو گەنجێ چەند ساڵە تەمەنم 22 ساڵە تاکو ئێستاکە هیچ شتێکم نەبینیوە کە جێگای دڵخۆشی خەڵک بێ جگە لە پەرلەمان وەکو چایەخانەیەک و کافتریا چی لێ هاتووە و بۆ تێرکردنی زوجی خۆیان و پەرلەمانتاران هەر ئەو شتانم بینیوە هیچ کەم نەبینیوە زۆر باشە کاکاوە زۆر سپاس بۆ کاکەم ڕێزی سپاسەکەین دەچینای پەیوەندێکی دیکە خاتوهانە لە کۆیە وەردەگرین خاتوهانە سڵای خوات لێبێ خاتوهانە سڵای خوات لێبێ گوێبیستی دەنگی ئەمەیت السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاكا دانيال بلى با من هەندێک قسەی هەو هاوڕێیانە بزوانی بگێنم کەسانێک دەڵێن لەبەر ئەوەی ئەم دۆخە ئاوایە و تەزویر دەکرێ و بۆی خەڵ ناچێەوە لەدان کاک ئەم تەزویرەی کە ئەکرێ لە پەرلەمان ئەو خەڵکە کە ئازۆری پارتیەکێتی کە لە پەرلەمانم کەیان لەسەر نازانین لەسەر پرۆژەیاسەی کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوە نییە بەلەبەلەکەن یاخود درێژکردنەوەی پەرلەمان ئەوە لە ئەنجامی ئەو هاوڵاتیانی کە ناچن بۆ دەنگدان کاکە تۆ بچی بۆ دەنگدان دەنجی خۆت بدەی کە کاتێک ئەو بژارن دەکرێت ژمارەکە دیاریتەوە کە چەند کەس مافی دەنگدانی هەیە باشە کە تۆ بچی بۆ دەنگدان و دەنگەکە نەفەوتەیە کە پارتی ناتوانێت بەم شێوە زۆرە تەزویرێکی ئاوا بکاتەی چا بەڵام ناتوانێت بەم زۆرە بکە زۆری پەرلەمان کە پارتیەکێتی هەموو بە تەزویر لێن بۆ کاتێک درێوان ماوەی تەمەنی پەرلەمان درێژ دەکەنەوە ئەوەش هەمووی کاتێکی ئاە کۆمە زۆرتر بووە ئەگەر یەک زۆرتر بووایە ئەگەر ئەوانی تر زۆرتر بوونایە
ئەو کاتە ئەم یاسایە ئینە دەکرا باشە بەڵام خاچوانە بۆ لە کاتی هەڵبژاردندا یاخود لە کاتی بانگەشی هەڵبژاردندا خەڵکان ئەم شتانیان بیرەچێتەوە. واللهی بۆ من نازانم یعنی پیان پێدران زۆر لیان توان هەستم زۆر یعنی ئەگەر ئەو کاردەوەی خۆمان کە حتا بڵێن زۆر نەگەران هەڵدەنەوە زۆر کات بەختەشان کردوم بەڵام نازانم ئەمانە یعنی تۆ کەرق لە دەسەڵاتێکە کە خزمەت ناکە کە یعنی ژیانە داوانە دەکە بەڕاستی پێویستە تۆ تا سەرجارێکە بچیت بڵێ خۆت یعنی لێ بکەیتوان کە بارودۆ خودداوایە پێویست ناکە بڵێ ئەمە سەختەکاری دەکرێت کاکە بە نەچوونی تۆ سەختەکاری دەکرێت یعنی خەڵک بالەوە تێ بکە کە دیاریکراوە کە چەند کەس مافی دەنگدانی هەیە باز تێ دەنگەکەی بدا ئەم جارە کە درێژکردنەوە پەرلەمان سەلمانی کە تەزویر ئەوەندە زۆر خەڵک تێوە دەنگدان ئەو تەزویرە ئەوەندە پێیان ناکرێت و دەترسێن لە هەڵبژاردن کە خەڵک لێیان تووڕێ و تۆڵەیان لێ دەکاتەوە بۆی هەڵبژاردن دواخرا هیوادارم زۆر بە کورتی قسە دەکەم هیوادارم ئەو هاوڵاتیانێک کە چەند ساڵە بایکۆتی دەنگدانیان دەکرد و ئینشاءالله ساڵی داهاتوودا هەڵبژاردن دەکرێت ئینشاءالله خەڵک کە یعنی دەچن بۆ دەنگدان و دەنگ بدا بەو کەسێک کە شایستەیە بە تایبەتی کۆمەڵی دادگەری بەڕاستی زۆر یعنی ئیشەکانیان زۆر جوان دەستخۆشیان لێ دەکەم بۆ باتی دکاتی هاوڕاتیان نەگرتمەوە کاتێکی خۆش و خواهاوی. زۆر سپاس بۆ خاچوو هەنا لە کۆیەوە لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەحمەد لە هەولێر وەردەگرین. کاک ئەحمەد گیان سڵاوی خوات لێبێ. عەلەیکوم ئەسسەلام. چۆنی کاک زانیار باشین؟ ئەلحەمدولیلا ئێمە باشین. تۆ باشیت؟ سوپاس دەکەم. کاک زانیار من پێم وایە مشکلەی ئێمە هەمووی قانونە. خەڵکی ئێمە نازانێت چ قانونێکی ئەوێ. من هیوادارم ئەگەر تو بتوانێ هەوارێک بینێ خوارێ ڕێی هاوڵاتی وەربگرە بزانە هاوڵاتی ئێمە چ قانونێکی ئەوێ. قانونی قورئانی ئەوێ، تەوراتی ئەوێ، ئەنجیلی ئەوێ، ئەوێ لە قانونی مەسیحیەت چ قانونێکی مشکلەی ئێمە قانونە. ئێمە لە قانون تێنەگەیشتینە. بەنسبەت ئەوەیش برای بەرێزم بەنسبەت پەرلەمان دروستکردنەوە کە خەڵکی من زۆر هەرێن دێموقراتی نازان دێموقراتیتە. من پێم وایە چۆن دێموقراتی ئەلێ بە زۆرینە مادەم زۆرینە حەقی خوانە با درێژکەنەوە. ئێستا مادەم 45 ڕێیانی لا 45 پەرلەمانتاری هەیە، لا 22 هەیە، لا 23 هەیە. معنا ئەوەیە برای بەرێزم چونکو کابرا نادێم قانون خوا پێغەمبەرم ئەوێ عەدالەتم ئەوێ لە قانونی دێموقراتی زۆریە. کاک ئەحمەد تۆ پێت وایە ینی دەکرێت ئەگەر یاسایەک لە بەرژەوەندی خەڵکێکی ئامانە بێت نخبەیەکی کەم لە پەرلەمانە دەنگی پێبات و لەبەرەوەی کە زۆرینەن ئەو پرۆژە یاسایە بچێتە سەر؟ تێنەگەیشتم ئەگەر دووبارە کە پرسیارەکەت مەبەست لە زۆرینە بۆ وتم دەکرێت پرۆژە یاسایە یاخود بابەتێک کە خراپ بێ بۆ زۆرێک لە کۆمەلگاوە لە بەرژەوەندی دوو تاقما بێت. پێت وایە کە ئەمە کارێکی باشە لێرەدا زۆرینە دەنگی پێبات و بچێتە سەر ئەم جۆرە یاسایە؟ والله برای بەرێزم چ بنێت دەربارەیەوە بەڵێ من هەلێم مشکلەی ئێمە قانونە. برای بەرێزم خەڵک وە دیارە خەڵک لەگەر ئەوانە پێ وە دیارە خەڵکیان لەگەرە. خەڵکی ئێمە چ بواکە حەقیقەت بنێ خەڵکی ئێمە ئیسلامی ناوێتە واقعیەتە. ئەگەر ئیسلامی بێت بۆ نمونە ئێستا برای بەرێزم ئەو خەڵکە ئێمە ئەچینە مزگەوت نوێژەکەین ئەو خەڵکە هەموو خوار ئیسلامینە پارتی ئەچی شوعی ئەچی یەکەتی ئەچی هەموو ئەچنە نوێژەکەن. قد نابین ئەو بەرپرسەک بێت بۆ نوێژکردن. معنا ئەو ملەتە خۆی ملەتێک وەحشیە ملەتێک دواکەوتیە. قد نارێ ئەو بەرپرسە بەرپرسی من نییە. بەڵام بەرپرسان واجیان لە ملەت هێناوە بەڵام ملەت واجیان لە بەرپرس هێناوە. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێر و لەگەڵمان نبوو. دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتوو نیهاز لە چەمچەماڵ وەردەگرین. خاتوو نیهاز سڵاوی خوات لێبێ. سلام علیکم. وعلیکم السلام سەرهەردوو چاومان. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەین. لە ڕێی کەناڵەکەتانەوە داوا لە هەموو هاوڵاتیان و ئەوەی کە خۆی بە موسڵمان و خواناز دەزانێ داواکارم ئەوەی کە دەسەڵاتێ نێڵە ئەم حکومەتە بۆی بڕاتە سەر. والله لە فەزڵی خۆم تەلەفۆنم بۆ کەناڵەکەیەوە کردو کاکە کارمەندی حکومەتم یعنی بە هەموو شێوەی ئەم خەڵکیان ڕسوا کردووە. ڕێزمێ بۆ جەنابت و بۆ بینەران کە گویان لە وشەی ڕسوا ئەبەی تەواوەتی خەڵکیان خیکاندووە لە هەموو بوارێکە. دەست ئەبەی بۆ هەرچی نییە. والله بەخۆشمەوە چەندین کە دەزانم زەروری عیادی و تەبیکە ناتوانێت. ڕاست خاتوو نیاز تۆ پێت وایە لە بری ئەوەی ئەم پرۆژە یاسایە باز بکرایەن لە پەرلەمانە کە پەرلەمانی خەڵکە خەڵک دەنگیاوە بۆم پەرلەمانتارانە ئەو پرۆژە یاسایانە ئەو بابەتانە بخرایەتە بەر دەنگدان کە لە بەرژەوەندی هاوڵاتیان نابێت ئەو وردە و دەچینە بەرەو
وەرزی سەرماوە خەڵک پێویستی بە نەوتە لەلایەکی دیکەوە موچە خۆران گرفتیان هەیە بە تایبەتی خانەنشینان کە هەیە 200,000 موچەکەیەتی بەڕاستی ینی ئەم بابەتانە بۆ ناخرێتە دەنگدانەوە بۆ ئیشی لەسەر ناکرێت لە پەرلەمانی کوردستاندا دێن بابەتێک کە لە بەرژەوەندی دوولایەن بێت ئیشی لەسەر دەکرێت بۆ خۆی کاکە بەڕێز و برا ئەزیزەکەم ئەگەر پەرلەمان لە پەرژەوەندی هاوڵاتیانە کاری بکردایە حتما هاوڵاتی ئەو ناڕەحەت نابوو دوێنێت بۆ ئەخۆم بەخوای گەورە کە تۆ گوێت لێ و بینەرەکانیش دامێت لە دڵسەنگی خۆما و لە پێویستی خۆما کە زانم سەتەها وەک من پێویستە ینی چەندین کەسەیە قەم ئەگرێ خواوەکی بۆ یەک دەستێجل بۆ مناڵەکەی من خۆم کارمەندم خۆم يعني يقم في أجل الزور صغلتنا بناية قبل من ناقرب ودسيت البومنالة كيك بوق باب خانة بيكرر يعني بطاوتي خلقك ناظر ما تجي وشيار أبيتوا كي تساوي أكليتوا وقتي خوي أجل فاشا اشتي كان هلا بجار أو كاسة فاشا وأغاب وخليلي كلي بين راداري قالي نابجار توا بلام الحمد لله أوهموا علامة هي خوي أوهموا عزية أخوة أوهموا علامة وأوهموا دنجك بيئة ئەم هەموو جزیەکێ ئەم هەموو چاوەڕوونەی بۆ ئەکرێ یە شەکەکەکاتی دەنگدانتێ ئیتریان ئەوەیە خەڵکەکە ڕێزمەیە خۆی گوێ بەوە نادە و دەنگی پێ ئەیە یانی شوی ئەم لایەنانە کە ئەیبەنەوە تەزوورەکەن حەقیقەت وایە یعنی کە من باوکی خۆم بێ ئەوە نەعەزیەتم بە ڕەنگە لە ترسی خوا بڕۆم بۆ لای بەڵام بەدڵ ناڕۆم بۆ لای ئەمە مەسەلەی دەنگدان زیایە وە حڕی ئەوەی هیوادارم لە ڕێی کەناڵەکەیەوەداوە لە هاوڵاتیان ئەەکەم با ئەم جارە ئەم دەموچاوانە و ئەم حزبانە دووبارە نەبێتەوە ئێمە چەندین ساڵە ئەم حزبانە هە دووبارە ئەکەینەوە دەبا 2 ساڵ حزبێکی تازە دووبارەکەینەوە زان چی بەسەرادێ هیوادارم ینی وەکوتم لە بڕپڵی خۆم داواکەم لە هەموو مسلمانان و ئەوی خۆشی بە مسلمانە طبعا دەنگدانیش مەسئولیەتێکی ئاینی لەسەر ئەبێ بزانین کی هەڵەبژێری یعنی هیوامان هەیە سوور ئەزانێ ڕێزمێ بۆ دەنابێت ئەوەی کە لە دەستیاکە بەشتی ناشەرعی سەرفی ئەکا و بەکاری ناشەرعەتی بەکارێنە بەڵام هەموو ساڵێ ئەغڵات و سەندی شایەتمان دەنگی بۆ ئەیە زۆر ڕاستە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان لێکەم و هیوادارم نمونەی جەناب و کەناڵەکانتان زۆرتر بێت عزیزی خاتوو نیهاز لە چەمچەماڕە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵازان بڕیار بوو یەکی ئەم مانگەواتە ئەم مانگەی ئەم ساڵ هەڵبژاردن ئەنجام بدرایە کە بە فەرمانی لایەن سەرۆکایەتی هەرێم و دەرچوو چەند مانگی ڕابردوو بەڵام بۆی ڕێگنەکەوتنی لایەنەکان لەسەر پرسی یاسای هەڵبژاردن و کۆم ئامادەکاری نەبوونی کۆمیسیۆن و بە تایبەتی تر ڕێگنەکەوتنی لایەنە سیاسەکان کە بۆ هۆکارەوەی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت و لە ئێستاشدا ئەم هەوڵە هەیە کە پەرلەمان درێژ بکرێتەوە دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک جەمال لە بازیان وەردەگرم کاک جەمال گیان سڵای خوان لێبێ مامازانی هەر سەلام عەلەیکم وعەلەیکە سەلام و ڕەحمەت الله دەستکانە ماسکەم سەلامەتی ئەخوا عزیزی ئەمەی کاک جەمال خۆشی ئەو تەورە لێکم سپاس بۆ ئەو برانەش کەوا پەیوەندەکان بۆگەتم بە ناوی شەو زۆر سپاس دەکەین سەلام ئینشاءالله کاک مامازانیار بەنسبەت ئەم لێشکردنەوە بەڵێ ئەمڕۆ بکرێت بەیانی بکرێت تاخیری فەن تاخیری نەکەن مەسەلەکە ناگۆرە بۆ مافی ئینسانێت و مافی مرۆڤ ینی واتە بۆ مافی حەقی ئێمەکە ئەوی کە خوای گەورە دایناوە ئەو حەقی کە ئێمە ئەمانە لە پەرلەما وەریگرن ناگەن ئەو حەقە چییە؟ ئەو حەقە ئەوەیە ژیانی خەڵک خۆش بێ پارەی بەنێ ژن و ماڵ بکە پارەی بەنێ خانوو بکە پارەی بەنێ ژیان دروست بکە کاسپی و شت بکەنەوە نەوت و بەنزین و غاز ئەرزانکەن پەرلەمان ئیشی ئەوەیە کاک جەمال جاران داهاتیش بە هاوشێوی ئێستا ئەوەندە زۆر نەبوو سفە زەواج و کۆمەڵێک بابەتی زۆر باش نەبوو کە چی ئەوەش نەماوە بەڵێ مامە کازار مامە دانیار ئەفۆ بەڵێ ئەگەر حەزەکەن خۆیان بمێننەوە لەبەرەوە تاخیرەکەن وەرن کاکە دەستکەنە مەلی ئەم هەموو حیزانەی خۆمان لەگەڵ بەغاشە ڕێکەوەن واز لە پەرلەمان بێن دەرگاگەشی داخن کۆتایی بان هەموو قسەکردنە بێنن بە درێژای ڕۆژ قسەکردنە لە هەموو کەناڵێک ڕێزمەیە بۆ هەموو کەناڵەکان و کەناڵەکەی ئێوەش و هەموو لایەک هەمومان کوردین برای یەکین هەمووان لە ئادەم و حەوا بووین ئەگەر بە قسەی ئیسلام بکەین هەر هەموماندانی مای دەستکەنە ملی یەکتری هەر هەموو حیزبەکان بە بەغاشەوە سەد جەم ئینسانن هەمومان لە ئادەم و حەواین وەرمان هەموو چاک بن ژیانی خەڵک خۆشن ئیتر واز لەم هەموو قسەکردنە بێن پەرلەمان حیزبانەی خۆمان مافی خەڵک بند بە هەموو شتێک بۆ دانیشن گەلە سەلامەترێکە بەخوا هەتیارە لە پەرلەمان کۆمەڵە قسە بکەن و بە هەزارات قسە بکەن ئەوە چەند سەڵەحات بۆ خۆی وا ژیانی خەڵک هەر خراپتر بووە چاکتر نەبووە لەبەر چی لەبەرەوەی بە قسەی ئیسلام ناکەن
إسلام أفرنا ما في هم خلق جبجة كانوا بقول عندنا يشتغل بقربا عشتي وخوشي بنا صل حتى أمرنا وخايل ما حصل ما قال إسلام أفرنا أما كان لهم مفكرنا باش فريق زانية زوج باس بو كاك أقدر كان إن شاء الله إن شاء الله زوج باس لكن كاك جمال لو خوشي بنا وقال لي كم خايل هم لا يكمان سلام عليكم إن شاء الله عزيزي كاك جمال جان دسمنا يبندي كي ديكا كاك حسن لا قرداغ وردقرين كاك حسن يصلى يخواد لهم وعليك السلام ورحمة الله الحمد لله باشي زور ممنون تبارك جوانا على الجارة دست خوش بيه عزيزي من كاك حسن والله من حظكم زانم أن حكم خرافة يعني حكم يستحي خرافة والله من بريان نعم تو بريان بالستروا يعني حكم بريان من أيديني زاني بو چونکە ئێمە کاتی خۆی لە منتەقەی قەرەداغا ئەمانە کە پیا بوون هەر بە خراپەکاری دەستیان پێکرد. بەچی دەستیان پێکرد کاک حەسەن؟ لە سەرەتاوە بە خراپەکاری دەستیان پێکرد. بەڵێ. بەسەر حکوومەتی بەعەز چەند ڕەندە وها جادەی دروستەکراوە مەکانیەکانە نەسووتان. ئەمە شتی باش بوو. فردی دروستە کرد ئەو کاتی تەختەی لێ بەسرا بەیانی کۆنکرێتی تێکرێت ئەوان شەوان سووتان. من بیرم یا هاتن کتێبی عەرەبی ئەمانە سووتان لەبەری عەرەبیش نەزانین. لەبەری ئێستا گەنجێکی سلێمانی بچێتە جەوەک نازانێ بە کوردیەکە ئێوە قسە بکە. بچێتە ئێران نازانێ زمان وەکو کەڕولاڵی لێیە. بچێتە بەغا وەکو کەڕولاڵی لێیە. بچێتە تورکیا وەکو کەڕولاڵی لێیە. بەڵام ئەمە حکوومەتە چەند خراپێش بوو. خۆزانین چیمان بەسەر هاتوانە ئێمە بۆ خۆمان 3 جار تاڵان کراوین 2 جاریش ماڵمان تەخت کراوە. باشە؟ ئەم حکومە کوردیی کە ئێستا هەیە ئێمە یەکێکین لەوانەی کە مزەحی دەستی ئەم جانەوەرانەی پارتیین یەکێتی بووین بە تایبەتی حقوقی کە پێێتە زۆنی سۆس. یەک کەسێکمان گیراوە برایەکمان گیرا هەتا ئێستا پێمان ناڵێن چیان لێ کردووە. کارتی زانیاری بۆ خێزانەکەی ناکەن کارتی نیشتیمانی بۆ دەرکرێت. مستەمسەکاتی قانونی نییە هەتا ئێستا. باشە؟ چەندێم لاوەلامان کردووە نایکەن. ئەم حکومە من بۆی ئەڵێم باشە لەبەر خەڵکەکە ئەمەیە لێ بەگینە بەداخەوە ئەم حکومە هەیە قەت بە پێستی خۆیەتی چونکە ئەمانە پێیان ئەوترا ئوساد و مخەڕیب ئەمە حکمی ئوساد و مخەڕیبە خەڵک ئەبێ قبوڵی بێ. زۆر باشە. ئوساد و مخەڕیب حکومەکەی وایە دەتانەوێت چۆن بێ دەتەوێت عەدالەتی هەبێ عەدالەت لە مخەڕیباکوە لە تێکدەراکوە کاتی خۆیاتن مزەخی ئاوەکانی قەراخانە بن. حزبی باز جای هێنا بوو بۆ کەڵدانین عیب نەبێ مەرجین لە لەڕێی تۆش و جەماعەت جەمعی بینەرانیشا هاتنیان دزی شەو هاتن گاکانیان دزیان بن مزەخی ئاوەکە لە مەشروعەکانەوە ئاوی هەڵایە بۆ قەزاکاتنەوەیان دزی کارەباکە هاتیان ڕوخان ئەوان ئەمنەکان هێنان نەبوو مەحەتەیان هەبوو خۆیان کارەبایان مەحاویلە ئەڵێن مەحاویلە باشە ئەوە هەرواز لە مەحاویلە بێن ئەوان هەر هینانێکرد تەختیانێکرد سیسەکەیانە بڕی باشە ئەوساد و مخەڕیبە خەڵک ئەبێ ئێستا قبوڵی بێ. زۆر سپاسەکەی کاک حەسەن یەمان ڕێگە بین بە برادرانی دیکەش نازانی بەڕاستی بەڵام بەداخەوە من ئەمە شەڵێم لەوانێ جەنابەت پێ ناخۆش بێت یعنی ڕاگرتنی پایەشی ئەمانە لەلایەن جەنابتانە لەلایەن کۆمەڵیەکی گرتووەیە یعنی بۆچی ڕایان گرتووە بۆ نایانە دەرەوەی ڕشکات یعنی نەمەعارەزەن نەمەعارەزەنی کاک حەسەن نازانم ئەگەر گوێبیستی ببی ینی بەشێکیشی ئەمە ڕاستە لەوانەیە کە کوردی لە ئۆپۆزیسیۆنە هەبێ بەڕاستی ئەوەشمان لەیاد نەچێ هەتاکەی بێ کاکە ینی هەتاکەی بێ فەرمووی ئەو بن بەقیدەوە ئەوانی کە دواتان تۆن بۆ نمونە. باشە بەس با من یەک شتی کە بڵێم ینی لە کاتی دەنگدانە ینی ئەم هاوڵاتیان ئەمەیان بیر بووە بۆ نمونە لەم ڕۆژەی ئاسایانەدا هەتاوەکو ئەندام پەلەمانەکانی ئۆپۆزیسیۆن زیاتر بوونیان پێدوانی کاریگەری باشترە بوو زۆرێک لە پرۆژە یاساکان بۆیان نەچووە سەرکە لە بەرژەوەندی خۆیان نابێت ینی بەشێکیشی خەڵکە کە نەچووە دەنگ با بەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن تا نوێنەریان زیاتر بێت. عزیزەکەم ڕاستەکەی خۆ ئینجارە بەسانتەکانێکی باشتر بۆ نمونە لە هەموو مەنتیقەکانی سلێمانینەوەی نوێیەکە هێناوە دەستی خۆش بێ پیرۆزی بێ من پێم وایە ئێستنەوەی نوێ بەدی لە بۆوانی کرد چکوانەی کە هیچیان دیار نییە بەڕاستی نەوەتە معارەزەیەکی واقعانە بن نەوەتان نەبن بەڵام ئەوتانەوەی نێ هاتوتە پێشەوە بە مەردایەتی هاتوتە پێشەوە یەکان پێگرێەوە تا ئەچێتە سەر جادەیە گەڵێ ئەیکەن بیکەن نایکەن منیکەن ئەوان بیکەن هەرم کردێتی ئەوان بیکەن هەمەیکە
پیاوانەیە ینی مەوقفێکی پیاوانەیە با هەمووی بۆ شێوەیەک بێت تاکە ئێوەش بۆ شێوە بن با تاکە بەڕاستی با لەسەری ترۆپۆ بێنە خوارەوانەکە هەمووی بە پلەی وەزیر و نازانمانە مەعاشێنێ با ئەوانش پردە دروستکەن کاکە پڕ دروستکردن خێرە هەر ناحەیدنی چەند شتێکە دو ئینسان کە مرد ئەوە چییە خێری نەبڕاوەیەکێک لاوانی جادە دروستکردن نییە دەفەرمونەوە جادەی دروستکەن کاکە خۆشە ها بۆ خۆتە دەست خۆش بێ سپاس بۆ کاک حەسەن دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئەحمەد لە پیرەمەگرون کاک ئەحمەدیان سڵای خوا لێبێ کاکە چۆنی وعەلەیکە سەلام کاک ئەحمەدیان تۆ باشیت کاکە ئەمن پرسیارێکم هەیە لە جەنابەت گیان فەرموو توخوا ئەگەر حزبە ئیسلامیەکان حکم بگرتە دەست بەڵێ چلمان بکەن سەرمان دەبرن وەک خێری حەمە کاک ئەحمەد من نەیبڕە ئێوە ئیسلامن نەیبڕە نایبڕم بەسەر چاو بەس وەڵام تێمە تۆش گوێ بۆ من بگرە باشە نا توندی ئەبەدەن لە تو ناگرم ئەمن مەمنونە سوپاسکە ئەم بەرنامەتان هەیە لە خزمەتە ئەمن 86 پێشمەرگەمە بۆ برات بڵێم لە 2000 نانم بڕا بوومە گۆڕان ئیشکەش گەڕاینەوە بەڵام ئێوە کە خۆی گەورە ئیسلام داناوە بە دوو تش داناوە قورئان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە گومانمان لێ نییە ئەم دەولەتە عەرەبیەکان و هەموو دەولەتەکان لەگەڵ حیزبە ئیسلامیەکان هەموویان چی زیاتران ئینەوە حتا ئەو ڕخنە لە حکوومەت بگرن ئەمن خودبژی حکوومەت لێ خۆنیمە هەکەر ژنێک بێت لەش فروش بیت حکم لە کوردستان بکات با بەندم پێ کوردە لەبەر ئەوەی کوردە بەرای بەڕێز ئەم ڕخنانە و ئەو تشتانە کە بگرن لە حکوومەت و لە بەرلەمان و لە حیزبەکان باش ئەوە خەڵک پەروەردە بکەن نیشتیمان پەروەەر چۆن پەروەردە بکرێت باش ئێمە مشکلەمان نییە چم ماڵێک نییە ئیستا دوو مەعاش سێ مەعاشیان نەبیتن ئەو گلەی بووەکەن ئەم گەنجانە کرد ئیش بکەن بابێن ئیش هەیە با بڕۆن ئیش هەیە کرد بەڵام چیان نەبێت ئەوێت لە ماڵ بن جێنێ خۆیان هەبیت سیارەیە خۆیان هەبیت قەسر و قوسوری خۆیان هەبیتن ئەوەیە بەس اینجا هەکە حکم کەوتە دەست ئەم ئەبوزۆسیۆنە دای من ئاوایە کوردستان نامینی زۆر باشە زۆر کوردستان تەسلیمە بیت تەسلیم و غێر دەولەتەکە چونکە بۆ ئەو ڕۆژە مەلەک دەرس و گوتن مەکە پیرۆزترە لە کوردستان لە هەموو دنیا پیرۆزترە بە مەکە و مەدینە و قودس هەمیان پیرۆزترە ئەو بیرروبۆچوونی خۆتە لای ئێمە وانێ لای ئێمە لای تەواوی موسڵمانان خاکی مەکە لە تەواوی ئەنجامە پیرۆزترە زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد دەمێ هەر وەڵامی ئەوەش بمەوە ئەگەر لایەنەکانی ئیسلامیەکان حکم بگرنە دەست چی لەسەر کۆمەلگا دەکەن بە دەرەجەیەک شەرەف و ئەخلاقی خوشک و دایکەکانی تۆش و منیش پارێزرا دەبێت لە نێوم کۆمەلگایەدا وەروەها نمونەی حکومڕانیشمان بینیوە لە بواری ئیدارە و لە بواری وەزارەتەکاندا کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چ یەکگرتووی ئیسلامی بێت چ کۆمەڵی دادگەری بێت جوانترین نمونەی حکومڕانیان پێشکەش کردەوە بە شایەتی نەیارەکانیان بە تایبەتی یەکێتی پارتی کەمیشە و بەردەوام باز لە ئەو حکومڕانی یاخود ئەو کاتانی کە ئەوان وەزیر بوون نە گەندەڵیەک نە خراپەکارێک لە نێو وەزارەتەکەیاندا نەبووە و هەمیشە بەردەوام هەوڵیانداوە باشترین کارێک پێشکەشکەن بە کۆمەلگا بۆیە لە ڕێگەی بابەتی نێو کۆمەلگا و نێو خەڵکیشەوە دەیبینی کە سنتەرەکانیان هەمیشە و بەردەوام لە بەرژەوەندی هاوڵاتیانە مناڵەکانی من و مناڵەکانی ئێوەش و مناڵەکانی تۆش فێری پەروەردەیەکی جوانی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن کە هەمیشە و بەردەوام ئەمە زەرورەتی کۆمەلگایە بەشێکی زۆر لە وڵاتان لە ئێستادا گیرۆدەی ئەوە بوون کە ئەخلاق و ڕەوژ نەماولێنە کۆمەلگاکەیاندا بەڵام لە کۆمەلگای ئێمەدا لایەنەکانی ئیسلامیەکان لایەنەکانی ئۆپۆسۆنە ئیسلامیەکان هەمیشە بەردەوام هەوڵیەوەیان داوە کە بەهای مرۆڤایەتی بەهای ڕۆشت و ئەخلاق بۆ کۆمەلگا بگەڕێنەوە زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد دەچمە لای پەیوەندیەکی دیکە خاتو سیتا لە سلێمانی وەردەگرین خاتو سیتا سڵاوی خوات لێبێ سڵاوی خۆی پەروەردگار لە جەنابیشتان و ئێوارەتان باش زۆر سپاس دەکەین خاتو سیتا تەمەناکەم ئینشاءڵڵا خۆی گەورە کات و بەردەوام جوانتر ڕۆژێ لە ڕۆژات مەزگوزاریە هەرە جوانەکان هەت لایەنێکی پاسداری ئینشاءڵڵا بەساری خۆمان دەبینین ئەڵبەت
سەرنجمان چییە لەسەر درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان. من بە لایەنێکیانی سیاسی و تەقەتیانەکانی تریش ئەڵێم درێژکردنەوەی وادەی پەرلەمان هەستەی هێزی تایبەت یەکێتی و پارتی و گۆڕان هۆکارەکەی ئەوەیە لە ئەنجامی هەڵبژاردننی داهاتوویان ئەدەستن گەنجڵی و خۆرەکاری سەمیان وان کردۆ دەباوە لێیان بێزارە ئاخر بۆچی لەسان بێزاری ئەگەر ساختەکاریەکانیان نەبێت ڕۆژ بە ڕۆژ بڵۆڵیان ئەکەوێت هەرێتی من لێرەوە ئەڵێم ئەگەر ئەلمانیەتی دەسەڵات بگرێت ئەگەر ئەلمانیەتی خۆسە بگرێت نەک لایەنی من لەگەڵ لایەنی سەروەردەم لایەنی خزمەتم لایەنی نیگەبانی لایەنی ئەوە نیم کە خۆرەکاری بێت من دەن ئەیەم بە پەرلەمانێک ئەو پەرلەمانە خۆی بە تەبیعەت درێژێتەوە من پەرلەمانێک درێژ ئەەکەمەوە کاتێک تا خزمەتگوزاری لە کارێکا بێت لە وڵاتێکا بێت بۆی هەر ڕۆژی شارێکم تارای خەم نەخۆشێت. زۆر باشە خاتوسیتا. ئەخلاق و ڕەوشی میلەتەکەم پارێزراو بێت نەک هەر ڕۆژێک بە دەست و بە هەر هۆکارێک بێت کە لایەنێک یا کەسێک بە سیاسی بکرێت ڕەوشی کولتور و ئەخلاق و ئادابی میلەت و فۆلکلۆری کوردم لە داماڵین بێت من لەگەڵ ئەوم ماوەی پەرلەمان درێژێتەوە بەس ئاداب و ئەخلاق و میلەتی کوردی مەظلوم و مسلمان لەناو نەچێت لەگەڵ میهرەبانیان حکومەتێک میهرەبان بێت حکومەتێک فەرق نەکا لە نێوان من و مناڵێکی دەوڵەمەند من و کەسێکە بێلایەندی کەواتە من حکومەتێکم بۆ چییە هیچ کۆیەکی نەمابێت تەنها بۆ خۆیان بن تەنها یەک بن و خەڵکی پێوە سەرقاڵ بکەن یعنی ئەمان مەڵێستن من لەگەڵ ئەو حکومەتان ئەو زۆر باشە خاتوسیتا دەرفەتیش بین بە ئەوانی دیکە زۆر سپاس دەکەین. زۆر سپاس بۆ خاتوسیتا لە سلێمانی و لەگەڵمانە بوو کاک ئەحمەد وەردەگرین لە چەمچەماڵ. کاک ئەحمەد جان سڵای خوا لەوێ. السلام عليكم برای بڕێ. وعليك السلام ورحمة الله. السلام عليكم. وعليك السلام کاک ئەحمەد جان تەندروستی باشە؟ عزیزەکەم باشی؟ یاخوا باش ئێمە باشین الحەمدوللیلا. ئەوە من ئاگاداریم بەس حاکمەتە سەر کاتوە وتی سوپاسمە لەسەر بەرنامەکە لەسەر چی تەوەرەکە لەسەر چیە برای بڕێ؟ کاک ئەحمەد جان تەوەرەکەمان لەسەر درێژکردنەوەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە کە 85 پەرلەمانتاری یەکێتی و پارتی و بەشێک لە پەرلەمانتارانی گۆڕانیش پرۆژە یاسایەکیان پێشکەش بە سوورەکاتی پەرلەمان کرد و دەیانەوێت خولی پێنجەمی پەرلەمان درێژ بکەنەوە. دەزانی چی لێرە برای بەڕێزم ئەو خەڵکە نێم خەڵکە بەڵێ ئەو خەڵکە دوو لە ڕووی حاضری دوو لە ڕووی بینەران 95 خەڵک زاڵمە زاڵم وێ خوازەواری بۆمان نردووە پێوە ئەم خەڵکە زاڵمە سوستەی نوێژ و تاعەتی مەکە عەزیزەکەم ئەو خەڵکە هەر بۆ عورف و عادەت نوێژەکە ناڵێم هەمووی خراپە 105 ئینسانەکە باوەڕ بێ و خەڵکە وای لاتەوە سەرگەردان بووە ناگای لە خۆیەتی نەلاگای لە دینێتی ناگای لە ژینێتی. برای بەڕێزم ئەم خەڵکە بۆیە خۆی گەوراوەداوسەرێ ئەم خەڵکە هەمووی زاڵمە بۆیە خوازەواڵی بۆ نردووە من داوای لە برنەکەم خوال لەگەڵ مەمنون. زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد لە چەمچەماڵەوە دوا پەیوەندی وەردەگرین کاک مەحموود لە پیرەمەگرون. کاک ئەحمەد جان سڵای خوا لێبێ. السلام علیکم. وعلیکم السلام سەر دووچاومە سەرچاومە کاک مەحموود جان. سپاس دەکەم لە بەرنامەکەتان یەکەم. زۆر سپاس دەکەین. سرنجت چییە لەسەر بابەتەکەی ئەمڕۆمان؟ وەڵڵاهی سرنجم چییە؟ وەڵڵاهی من ئەم درێژکردنەوەی پەرلەمان بۆ هەر سەنەما تۆزێ تەفسیل هەڵەگرێ کەسانی شارەزا بێ قسەی لەسەر بکەن بەڕاستی بەڵام ئەوەی کە من شارەزای ئەم درێژکردنەوەی پەرلەمانە بن تەنها بۆ زوڵم و زۆری و دزی و جەندەڵەکانی خۆیان درێژیان کردووەتەوە هیچی پێ و بەڕاستی من پێم فێر یعنی حکومڕانێک ئەوە نەبێت دەسەڵات بێ ئەوە نەنەست هیچ بێ ئەوە نە خۆی بە هیچ بزانێ بەڕاستی ئینسان کە خۆی بە هیچ نەزانێ بکردەوە کارێکی وا بکە کە خەڵک لە خۆی ڕازی بکات کە یعنی کردەوەی باش بکات لە دنیاە
یعنی خۆی ئەو کەسانە کە خۆیان هیچن بۆیە شتی باش ناکەن چاوەڕێی چیان لێکەی کە لە کەسانی هیچ چاوەڕێی هیچ ناکرێ برابر ڕێزەکەم. ڕۆژی ڕابردوو نوێنەری نەتەیەکگرتوەکان ئاماژەی بەوە کرد کە مەترسی زۆر و باجێکی بۆچی لارەکانی دەسەڵات گوێ ناگرن ئەوە هەمووی سیاسەتی خۆیانە، یعنی لەسەرەوە هەڕەشیان لێکن بەڵام لە ژێر شوهانیانە دەن خەریکی دی بن و گەندەڵی بن و دەستیان تێکڵاوە. یعنی بەڕاستی خەرت ئەتوانێت بە کوردوەتەنیاڵێ بە چەقەنەیەک هەنێک شت هەیە بیگۆڕێ، یعنی دەسەڵاتی خوای گەورەی لێ دەستی ئەمە بە هەموو شتێک نەدەینە پاڵخەرن. بەڵام ئەوانە خۆیان دەستیان لە پشتی ئەمانەوە لە پشتی ئەمان داوە بەڕاستی کەوتیانە یعنی ئەم دزی گەندەڵی شتانە هەر هەمووی پەیوەندی بە غەربەوە هەیە برابر دەکەم. یعنی ئینسانە بێت تۆزێ وشیار بێ، ئینسانی مسلمانە بێت تۆزێ وشیار بێ بەڕاستی پێ لە مسلمان ئەبێ دایم پێشەنگ بێ لە وشیاریە لە هەموو شتێکا بەڕاستی ئاگای لێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مسلمان نابێت دوو جار لە خولێکە مارکەوەی بە. یعنی ئێمە 100 جار مارکەوەی داین بە خۆمان نازانین. یعنی بەداخەوە مسلمانی بێرەوە نوێژ نییە، قورئان خوێندن نییە. ئەبێ زۆر لەوە وریاتر بین، غەرب فێڵمان لێ نەکە، ئەمە یاریکردنی غەربە بە میلەتەکەشمان پلاسکار و ئەمانە هەمیان دەستیان لەم زیو جەنگەڵیە هەیە. بەڵام لە ڕیفراندۆمی شەهر هۆشیاریاندا کە ڕیفراندۆم ئەنجام نەدرێت لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە، ئەو بوو بینیمان لێکەوتەی خراپیشی لێکەوتەوە. بۆ ئەم جارەش بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردن دووبارە ئاماژەیان بەوە کردوەوە کە لێکەوتەی خراپ و باجێکی قورسیان دەبێت بۆ هەرێمی کوردستان ئەگەر هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت. من مەبەستەکەم ئەوەیە کە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم گوێ بۆ ئەم جۆرە پێشنیازانە ناگرن یاخود ئەم هۆشیارانە ناگرن. بابەتەکە هەر ئەوەیە برابر دەکەم، بابەتەکە هەر ئەوەیە کە ئەمانە یعنی ئەمانە پیاوی خۆیانن، بەڕاستی ئەمانە پێ بڵێم ئەمانە هەر هەمیان پیاوی خۆیان و کەسانێکی تریان دروست کردوتەوە باشیان بەوە نییە. بەڵام بەس ئەوەنە حیزبی ئیسلامی نێتە پێشەوە، کەسانێک نێنە پێشەوە کە قورئانیان هەڵگرتووە پیاوانی دینین بە حساب زۆر باش. بەس ئەوانە نێتە پێشەوە غەرب هیچ کێشێکی نییە. بەڕاستی ئەمانە هەمووی پشتوپاڵی غەربە، هیچ هەڵخەڵەتانی ئینسانی مسلمان و هیچ شتێکی کە نییە برابر دەکەم. من هیچ شتێ ناگەم لەمانە. ئەمانە خۆیان لە پێشە ئەم بەرنامانیان بۆ داڕشتن بۆ دزیکردن و گەندەڵیکردن و خراپەکردن لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک مەحموود لە پیرەمەگرونەوە لەگەڵمان بوو. بەڵێنزان و خۆشەویستان، بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.